ساتۆن لەوەی بینەرانی پایتەخت میدیا لە گوندی خەتەی دۆڵی بالیسانی سەر بە قەزای شەقڵاوە لە بەرەبیانی ئەمڕۆ بابەتێک بڵاو کرایەوە لەسەر گیان لە دەستدانی منداڵێک و تێکچوونی باری دەرونی و تەندروستی هەشت ئەندامی خێزانێک لە گوندی خەتێ. ئێمە وەکو پایتەخت میدیا بە دوواداچوونی تەواوەتیمان کردو هەم لە نێو گوندەکە و هەم لەگەڵ کەسوکاری ئەو قوربانیانەوە هەم لە نەخۆشخانەکان. بابەتەکە ڕووداوەکە دوو شەو بەر لە ئێستا بووە کە لە درنگانی دوێنێ دوو شەو بەر لە ئێستا لە درنگانی شەوە منداڵێک کە بە ناوی ئومێد گۆران کە نەوەی مەجید حوسێن مەجیدە کە دانیشتووی گوندی خەتەیە کە ئەم ماڵی پشت بنەوە دیارە ڕووداوەکە لەم ماڵە ڕوویداوە لە دوای تێکچوونی باری دەرونیان و تەکچوونی باری تەندروستیان دەگەندرێنە نەخۆشخانەکان. ئێستا لە نەخۆشخانەکانی شاری هەولێرن سیان لەو ئەندامی ئەو خێزانانە لەژێر چاودێری چردان تا ئێستا هۆکارەکە ناڕوون و نادیارە، بەڵام بەپێی ئەو بەدواداچوونێن کە ئێمە کردومانە وەکو پایتەخت میدیا لەلایەن پزیشکان و نەخۆشخانەی ڕۆژ ئاوا لە شاری هەولێر تا ئێستا هۆکارەکەی 100% دیار نییە کە بۆ ئەم ئەندامانی ئەو خێزانە بۆ وایان بەسەر هاتووە و تێدا بووەتە هۆی ئەوەی کە منداڵێک گیانی لەدەستداوە. زۆربەی ئەگەرەکان بەپێی ئەو زانیارانی کە دەست ئێمە کەوتووە بۆ هەڵچوونی سۆبا کەمە یەکێک لە ئەگەرەکان و کارپێکردنی مۆلیدەی گازیش ئەگەرێکی ترە، بەڵام تا ئێستا ڕوون نییە. دوای ئەوەی کە راپۆرتی پزیشکی تەواو کە بە تەواوی وەرگیرا و لە ڕێگەی کۆنگرەی ڕۆژنامەوانی هۆکاری گیان لە دەستدانی ئەو منداڵە کە تەمەنی 2 بۆ 3 ساڵە و تێکچوونی باری تەندروستی ئەو هەشت ئەندامی ئەو خێزانە کە هەشت ئەندامی خێزانێکن باری تەندروستیان تێکچووە و لە ڕێگەی کۆنگرەی ڕۆژنامەوە نیەوە هۆکارەکەی دەخرێتە ڕوو. لە ئێستادا ئەمە ئەو ماڵەیە کە ماڵی مەجید حوسێن مەجیدە کە دانیشتووی گوندی خەتەیە، یەکێکە ئێستا تیمەکانی لایەنی پەیوەندیدارش سەرقاڵی لێکۆڵینەوەن. جگە لەمەش لە نەخۆشخانەکانی شاری هەولێریش بە هەمان شێوە تا ئێستا هۆکارەکە دیار نییە کە بۆ وایان بەسەر هاتووە، بەڵام بەگشتی دوو ئەگەر هەیە راپۆرتە پزیشکەکان لە چەند کاتژمێری داهاتووش ئەمە ئەخرێتە ڕوو. دوو ئەگەرنیان ئەوەتە بابەتەکە هۆکاری هەڵچوونی سۆبای غازە یان ئەوەتە کارپێکردنی مۆلدێکە کە لە درنگانی شەوە کاریان بە مۆلدە کردووە و ئەم ڕووداوە بەسەر ئەم خێزانە داهاتووە.